چەندین خۆپشاندان و هەوڵی یەک لە دوایەک دران بۆ چارەسەری گرفتەکەیان، بەڵام بێ ئەنجام بوون. ئەمە دوایین خۆپشاندانیانە. دەرچوانی بەشە پزیشکەکان دەوامی نێو بینای پارێزگایان ڕاگرت و تەواوی دەرگاکانی بیناکەیان داخست لە پێناو لابردنی گرفتی بەردەم دامەزراندنیان. 1400 ناو هاتەتەوە، ئەلو 1400 ناوە ناوەکان ئەمەی تێنەبوو کە ئێمە 390 ناوین. ئێمە شەومان خەریج مەجموعە طبیین، هیچ فەرقمانە لەگەڵ زمەلاکان ئێمە نازانین بۆ تاخیر بووە. ئەلێن لەبەر تەساریح ئەمنی لەبەر نفوس بەس بەڵام ئەوانەی وان ناویان هاتەتەوە تێیانە کەرکووکی تەیە. داواکاری ئێمە تەعینەکەیە 398 لەوەین معقول نییە تەعینەکەمان دەرنەچوو لەبەر نفوس. ئەوەی نفوسی چەمچەماڵەیە دیالەیە سەلاحەدینە کاکە بۆ ئێمە زەنمان چییە؟ هەر لە بیدایە بتانوتایە تەقدیمی ئەو محافظەی خۆتان بکەن، محافظەی لەسەر نفوستان بێت تەقدیم بکەن. زۆر بەمانیش بتاقەسەکەن و تەموینیمان ئەیرێ یا 57 کەرکووکمانەیە. زیاتر لە 2 ساعت خۆپشاندانی دەرچوانی بەشە پزیشکەکان درێژەی هەبوو، بۆیە ئیداری کەرکووک ڕەزامەندی پیشاندا لەسەر دامەزراندنی تەواوی ئەو کەسانەی کێشە بۆ دامەزراندنیان دروست بووە بە پێی کۆمەڵێک مەرج. ئیداری کەرکووک دوا بڕیاری لەسەر دامەزرانی ئەو کەسانە داوە کە فەرمانی وەزارەتی تەندروستی عێراقیان هەیە بۆ دامەزران لە تەندروستی کەرکووک. هەرێکێک لەو دامەزراوانە ئەگەر بەڵگەنامەی پێویستیان هەبێ ڕاستە و خۆ لە کەرکووکدا دەمەزرێن، بە تایبەت ئەگەر پشتگیری دەستگای شەیدانیان هەبێ یاخود کە سوکاریان فەرمانبەری دەوڵەت بن بێ هیچ لێکۆڵینەوەیەک بڕیاری دەست بەکاربوونیان بۆ دەردەکرێت. ئەو دەرچوانەی بربەست خرا بۆ پێش دامەزراندنیان نزیکەی 400 دەرچوو بوون بە بیانووی نەبوونی نفوسی کەرکووک یا خود نەبوونی بنەمای داتا و زانیاری ئەمنی دامەزراندنیان ڕاگیرا بوو، بەڵام ئێستا کێشەکانیان بە تەواوی چارەسەر کرا و بڕیاری دامەزراندنیان درا. کارۆن محەممەد کورد ساد نیوز، کەرکووک.